خوای پەروەردگار بەهەشتی داناوە ئێخۆ بەهەشتیش بە ئاسان دەست ناکەوێ براکەم پێویستی بە عیبادەت و تاعەتە پێویستی بە ماندووبوونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ لما خلق الله الجنة والنار أرسل جبريل إلى الجنة لينظر فيها وما أعد الله فيها لأوليائه كخواي قورة بهشت جهنمي دروس كر جبرائيلي نار فرمي أي جبريل برو سيري بهشتك كاتك جبريل سيري بهشتي كرت أوهم نعيم خوشا يعني خوشي وايتي دا كان تشاو بينيويتي ونا كسبي ستويتي نبا خيالي كسيش دا هاتوا هاته ولا خواي پروردگار فرمي أي خواي پروردگار هر کسی ببیسته بهشت آوایا او إلا كاري بو دكاو دچيت بهشتوا فحفت الجنة بالمكاره خواي پروردگار دوري بهشتي بنا راحتي دا دوري بهشتي بنا راحتي دا گەیشتن بەو خۆشیە گەورە بەردەوامە و ئاسان نییە کۆمەڵێ ناڕەحەتی لە پێشە دەبێ بیبڕیت سەبرگرتن ئارامگرتن لەسەر ناخۆشی سەبرگرتن بۆ خۆ دوورخستنەوە لە حەرام سەبرگرتن لەسەر تاعەت و چاکەکاری ئەوانە هەموو لە پێشدا ئەو کاتە دەگەیتە ئەو بەهەشتە خۆشە فەرمووی ئەی جبریل ئێستا بڕۆ سەیری کەرەوە کە جبریل سەیری کرد دەوری بەهەشت دراوە بە زۆر ناڕەحەتی هاتەوە لای خوای پەروەردگار فەرمی ئەی خوای پەروەردگار دەترسم کەس نەگاتە ئەو بەهەشتە ئەوەندە ناڕەحەتی بە دەورەوەیە دوای ئەوە فەرمی بڕۆ سەیری جەهەنەم کە بزانت دۆزەخ چۆنە کە بینی ترسی دۆزەخ و ناڕەحەتی دۆزەخ و ئەو هەموو ناخۆشیانەی کە لە جەهەنەم و ئاگری جەهەنەمدا هەیە هاتەوە لای خوای گەورە فەرمی یا ڕەبی کەس نییە ببیستێ جەهەنەم ئاوایە و خۆی لێ بە دوور نەگرێت و لێی ڕانەکات و کارێک نەکات کە ببێتە هۆکاری ئەوەی لە جەهەنەم دوورکەوێتەوە فرميدي أمجار بروسيري كروا فحفها الله جل وعلا بالشهوات خواي قورا أمجاريان دوري جهنمي دابا شهوات ورابواردن خوشيكاني دنيا فرمي بروسيري كروا كسيري كردا وفاته وفرمي أي خواي پروردگار دترسم كس نميني إلا هموي بيتنا وجهنم چونك خوشيكاني دوري جهنم خلق رادة شيء برو جهنم خوابنا